لەگەڵمان بن بۆ ئەوەی دووڕووی گۆڕانتان باشتر بۆ دەربکەوێت و ڕوونتر بێتەوە کە قسەکانیان چەند جیاوازە لە کرداریان. خۆ دەمێکە وتومانە کردار شەرتە. قادری حاجی عەلی بە زۆر کراوە بە وەزیر. خەڵکی کوردستان ببینن بەپێی بەڵگەنامە ڕەسمیەکانی حکوومەت بەڕێز قادری حاجی عەلی هەڵسووڕاوی بزوتنەوەی گۆڕان چەندین ساڵە بە پلەی وەزیر خانەنشین کراوە و مانگانە 6 ملیۆن دیناری عێراقی وەردەگرێ بەبێ ئەوەی لە ژیانیا تەنها 1 سەعات وەزیر بوو بێ. بەپێی ژمارەی خانەنشینی میم 5539 لەسەر حسابی بانکی ژمارە 305 هەموو مانجێ بەڕێز قادری حاجی عەلی تەنها 6 ملیۆن دینار کە دەکاتە موچەی 30 فەرمانبەری تازە دامەزراو وەردەگرێ. خەڵکی کوردستان ئەمە یەکێکە لە ڕاستیە شاراوەکانی تایبەت بە لێپرسراوانی بزوتنەوەی گۆڕان کە سەری زمان و بنی زمانیان باسی عەدالەت و ئەنجامدانی چاکسازیە. تۆ بڵێ بەڕێز قادری حاجی عەلی کە بەبێ ئەوەی 1 سەعات وەزیر بوو بێ بەڵام 6 ملیۆنی خانەنشینی وەردەگرێ بتوانێ چاکسازی بکە. قادری حاجی عەلی بە زۆر کراوە بە وەزیر. عومەری سەید عەلی بەنیاز بوو ببێتە وەزیر. عومەری سەید عەلی یەکێکە لە هەڵسووڕاوانی بزوتنەوەی گۆڕان بەبێ ئەوەی وەزیر بوو بێ بە پلەی وەزیر خانەنشین کراوە و مانگانە تەنها 6 ملیۆن دینار موچەکەیەتی. چۆنە بێ بۆ نابێ ئەبێ و ئەولاتریش چونکە ئەو بەنیاز بوو ببێتە وەزیر بەڵام لەبەرەوەی ئیشی وەزیرەکەی سەری نەگر موچەی وەزیرەکەی سەری گرت و مانگانە بە پێی ژمارەی خانەنشینی میم 6249 مانگانە تەنها 6 ملیۆن دینار وەک خۆیان ئەڵێن لە قوتی خەڵکی وەرەگرێ. عومەری سەید عەلی بەنیاز بوو ببێتە وەزیر. ئاواتی شێخ جەناب لە کاتی موچەدا وەزیرە. ئەی هاوڵاتیانی کوردستان ببینن لیستی ناوی ئەو بەناو گۆڕانخوازانە چەند دوور و درێژە. ئاوات جەناب نووری کە بە ئاواتی شێخ جەناب ناسراوە مانگانە 6 ملیۆن دینار وەک موچەی وەزیری خانەنشین وەردەگرێ بەڵام لە ژیانیا وەزیر نەبووە. بەڕێز ئاواتی شێخ جەنابی گۆڕانخواز بە پێی ژمارەی خانەنشینی میم 4194 و بە پلەی وەزیر خانەنشینە و مانگانە تەنها 6 ملیۆن دینار وەردەگرێ لە ژیانیا بۆ ماوەی 1 دقیقەش وەزیر نەبووە. ئەو گۆڕانخوازە تەنها 1 ڕۆژ لە مانگێکە ئەبێتە وەزیر واتە ئەو ڕۆژەی موچەی تیادا دابەش دەکرێ. ئاواتی شێخ جەناب لە کاتی موچەدا وەزیرە. وەزیرە و وەزیریش نییە. کوردۆ قاسم هەڵسووڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان کە ناوی تەواوی سەعدون قاسم عەلیە خۆی وەزیر نییە بەڵام موچەکەی وەزیرە چونکە بەبێ ئەوەی تەنها 1 ڕۆژ وەزیر بوو بێ بە پلەی وەزیر خانەنشین کراوە و مانگانە 5 ملیۆن و 390 هەزار دینار وەردەگرێ. نەک هەرەوەنا بەڵکو مانگانە 750 هەزار دیناریش وەک میوانداری جەنابی وەزیر وەرەگرێ. ئەو وەزیرەی هەرگیز وەزارەتی نەبینیوە چونکە وەزیر نییە. وەزیرە و وەزیریش نییە. سەلاح چاوشین ئەو وەزیرەی وەزارەتەکەی نەدۆزیوەتەوە وا نەزانن تەواو بووە چونکە لیستی ئەو سەرکردانەی گۆڕان کە بەبێ ئەوەی وەزیر بوو بن بە پلەی وەزیر و مانگانە بە 6 ملیۆن دینار خانەنشین کراون دوور و درێژە. سەلاح چاوشینی گۆڕانخوازیش یەکێکە لەوان کە بە پێی ژمارەی خانەنشینی میم 5720 خانەنشینی وەردەگرێ. ئەم وەزیرە گۆڕانخوازە لەبەرەوەی وەزیر نەبووە تاوەکو ئێستا وەزارەتەکەی خۆی نەدۆزیوەتەوە بەڵکو تەنها شوێنی موچە 6 ملیۆنەکەی خۆی دۆزیوەتەوە. سەلاح چاوشین ئەو وەزیرەی وەزارەتەکەی نەدۆزیوەتەوە. سەفینی مەلاقەرە هەڵسووڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان کە بە خەونیش نەبووەتە وەزیر بەڵام ماشەڵای لێبێ بە موچەی وەزیر و ژمارەی خانەنشینی میم 5770 ژمارە حسابی بانکی 690 مانگانە تەنها 6 ملیۆن دینار وەردەگرێ. بۆ خراپە ئەو بەحساب گۆڕانخوازە و باسی عەدالەتەکە بەڵام ئاساییە ئەگەر وەزیر نەبێت و بە پلەی وەزیر خانەنشین کرابێت و مانگانە تەنها 6 ملیۆن دینار وەربگرێ. سەفینی مەلاقەرە بە خەونیش نەبووەتە وەزیر. ئەمە لیستی بەشی یەکەمی ناوی ئەو گۆڕانخوازانەیە کە بەبێ ئەوەی وەزیر بوو بن بە پلەی وەزیر خانەنشین کراون و خۆیان وتەنی لە قوتی خەڵک مانگانە بەقەت 150 فەرمانبەر موچە وەردەگرن. ئەم چەند کەسە جارێ ئۆپۆزیسیۆن و نەچوونەتە دەسەڵات موچەکەیان بەقەت موچەی 150 کەسە تۆ بڵێ ئەگەر لە دەسەڵات بن موچەی خۆیان بەقەت موچەی چەند هەزار فەرمانبەر لێ بکەن.